پێنجوێن پەردە لەسەر پەیکەری شاعری گەورە مفتی پێنجوێنی لادرا دوای 73 ساڵ بەر لە کۆچی دوایەکەی مفتی پێنجوێنی کە لەو کەسایەتیانی کە هەمومان ئاشناین بە بوونی ئەم کەسایەتیە، ئاشناین بە کارەکانی هەیە بۆ لەو کەسایەتیانەی کە لە سەردەمی خۆیدا سوور بووە لەسەر ئەوەی کە هانی خەڵکی پێنجوێنی داوەکە مناڵەکانیان بنێرنە بەرخوێندن و جیاوازی نەکردو لە نێوان ڕەگەزی نێر و ڕەگەزی مێدا و وەکو چۆن فێرگە هەبووە بۆ کوڕەکان لەو سەردەمەدا ئەم لە مناڵەکانی خۆیەوە دەسی پێ کردووە. مفتی پێنجوێنی کچەکەی خۆی ناردووەتە ئەو فێرگانە و یەکێک لە قوتابخانەکان کە تایبەت بوو بە کوڕان کچەکەی خۆی خستۆتە بەرخوێندن و هەر لەسەر ئەوەی کە کچەکەی خۆی خستۆتە بەرخوێندن شعرێکیشی بۆ کچەکەی خۆی نووسیوە لەبەرەوەی کە لەو سەردەمەدا زۆر تانەوتە شەر لە مفتی پێنجوێنی دراوە کە چۆن ئەبێت کچ بخرێتە بەرخوێندن، چۆن ئەبێت کچ فێری خوێن و خوێنەواری بێت، لە هەمان کاتدا کچەکەی کاریشی کردووە. کچێکم هەیە لە پۆلی سێیە، خوشکی هەنار و لیمۆ و بەهەیە، هەتا نیوەڕۆ خوێنەوارمە لە پاش نیوەڕۆ کاسبکارمە، لەبەر بێکەسی کردومە بە پیاو بۆ یاریدەی خۆم هێناومەتە ناو. پیشەی مردیە نانی بەزەحمەت، مردن خۆشترە لە نانی منەت، کەچی گوێ ئەگرم وەک تۆپی دەتیر، تەقەم لێ ئەکەن هەرزەکار و پیر. ئەڵێن بەڕاستی حایەی ئەم شارە ئەم پیاوە بردی بۆ پوڵ و پارە، چێ دی چێ بیستی لە دێهات و شار، کچ لە جێگەی کوڕ ببن بە دوکاندار، دیارە نیشانەی ئاخر زەمانە کەوا ئابڕوو ڕووی لە نەمانە. قەزای ئەم کچەم لە کەسێکەوێ بێکەڵک و بێخێر ئەخوا و ئەخەوێ، ئەژی و مل ئەستور سەرزل و ملپان، دەسمایەی دەستی هەر سواڵ و گەڕان. خۆ بەم ژیانەش ژنیش ئەهێنێ، تۆوی تەمەڵی تیادا دەچێنێ، حاصڵی زەرعی کە بۆم پێ ئەگا، پێنج شەشی وەک خۆی دێنێتە دنیا. ئێوە و خواتان کچی کاسبکار، بۆ باشتر نییە لە پیاوی بێکار. ئەو عەیبە لەکوێ ئەم عەیبە لەکوێ، بەڵام داخەکەم کەس نایخاتە گوێ. کاسب خۆشەویست دەرگای خودایە، ناکاسب هەمووی دەرد و بەڵایە. بەڵێ دەستخۆش بێڕەوەن بۆ ئەم شعرە جوانەی کە پێشکەشە کردین. اینجا لەگەڵ ئەوەشە ئەمڕۆ مەراسیمێک سازکراوە بە پێکەوە بینەری بین. لە قەزای پێنجوێن و شارەکەی شاعری گەورەی گەلی کورد مفتی پێنجوێنی پەردە لەسەر پەیکەری مفتی پێنجوێنی لادرا. مەراسیمەکە بە ئامادەبوونی ژمارەی بەرچاو لە نوێنەری چین و توێژە جیاوازەکانی قەزای پێنجوێن لە حکومی و حیزبی و نووسەران و بنەماڵەی شاعیر مفتی پێنجوێنی بەڕێوەچوو. لە چەند وتارێکدا باز لە ڕۆڵ و کاریگەری هەڵوێست و تێکستەکانی شاعیر مفتی پێنجوێنی کرا کە چۆن لە ژیانیدا بۆ ئازادی یەکسانی ژن و پیا و بە گشتداچوونەوەی نایەکسانی و فراهەمکردنی دادپەروەری نووسیوێتی. جگە لە پرسە نەتەوایەتیەکە لای ئەو هەمیشە بایەخێکی گەورەی هەبووە دژ بووە بە کێشەی ناوخۆی گەلەکەی. پەیکەری مفتی پێنجوێنی لەلایەن دامەزراوەی کەریمی عەلەکە سپۆنسەری دروستکردنەکەی کراوە و هونەرمەند شوێنەر نزار لە ماوەی نزیکەی 5 مانگدا پەیکەرەکەی دروست کردووە. ئەم پەیکەرە لە سنتەری شارەکە دانرا بە ئامانجی زیاتر ئاشناکردنی نەوەی ئێستا بە گەورەی شاعیر و ڕاکێشانی سەرنجی گەشتیاران. بەشێکی تریشی بێگومان خۆتان ئەزانن پرۆسەی وەرجێڕان پێنجوێنی یا و ماقۆڵانی شاری پێنجوێنی سەرسەڵ و باوکم یعنی باز ناکرێت شانازیەکی پێوەکەم، فەخر و شانازی. ئەم خەڵکە هەمووی فەخر و شانازی پێوە ئەکەن ئەگەر شیعرەکانی بخوێن و بزانن مەبەستی مفتی چی بووە لە شیعرەکانیە. مەبەستی زۆر گەورە بووە، مەبەستێکی داوای سەربەخۆیی و جیاکردنەوەی کوردستانی کردووە، مەبەستێکی دژی حکومڕانی ستەمکار بووە، هەوڵی یاوە بۆ گۆڕانکاری لەم حکومە
حکوومەتە ستەمکارەیە زۆری پێ ناخۆشە لە نەتەوەکەی لەژێر دەسەڵاتی حکومڕانی ستەمکارە بوون دژی بێکاری و تەمەڵی بووە خۆی حەزی کردووە بە ڕەنجی شانی خۆی ئیش بکە و بە ئارەقی ناوچەوان پارە پەیاکە و خێزانەکەی پێ بەخێوکە زۆر بەداخەوە وەکو ئەم زەمانە چۆنە ئەو ئێستا تا 50 ساڵ دوای 70 ساڵ دوای وەفاتی خۆی ئێستش دنیا هەروایە زمانی ئەو جیاوازی چینایەتی زۆر هەبووە جیاوازی چینایەتی یعنی کۆمەڵێک بەبێ ئارەق و بەبێ ڕەنج هەر بە ئاسمانە چوون و پارەی زۆریان بەدەستەوە بۆ مڵک و ماڵ و هەموو شتێکیان بەدەستەوە بووە کۆمەڵێکیش هەر وەکو ئێستا ئەیبینی هەروایە ئارەقیان ڕشتووە و بە دوای ئیش و کاران ڕایان کردووە و هیلاک بوون و بەڵام پێی نەگەیشتون یەکێ لەوانە خۆی بووە کە چەند ڕەنجیاوە هیچ زۆر کەم یعنی بە دڵی خۆی ماڵ مناڵی بەخێو نەکردووە ئەو ڕەنجەی کە یاوێتی دامەزراوەی کەریمی عەلەکە لە ماوەی ڕابردووە ڕووی لە هەر شار و شارۆچکەی کێرێمی کوردستان کرد بێگومان دیارێکی لەگەڵ خۆی بردووە ئامانج لەو دیاریانەش بەرزڕاگرتنی ناو و پێگەی ئەدیب و نووسەر و تێکۆشەر و منەوەرەکانی ئێمەیە چونکە هەوڵ و ماندووبوونی ئەوان لە ڕابردووە وای کردووە کامیلەتە تا ئەمڕۆ بێت وە زیندوی بمێنێتەوە ئەڵبەتە لە ڕێی زمان و کلتورەکەیەوە ئەمڕۆ ئێمە لە پێنجوێن میوانین لەگەڵ خۆمان پەیکەری شاعری گەورە شاعری بیری پێشکەوتن خوازی مامۆستا مفتی پێنجوێنیمانێناوە و هیوادارین ئەم پەیکەرەی ئێمە دیارێکی بچووک بێ بۆ خەڵکی ئەم شارەوە بێتە سمبولێکی جوان بۆ ڕازاندنەوە و ناساندنەوەی شارەکە وەک چۆن لە ڕابردووە لە ڕێگەی شارەکانی و مفتی پێنجوێنی ئێمەیەکی جوان و سمبولێکی جوان بۆ خەڵکی پێنجوێن و ناوچەکە ئەم پەیکەری ئێمەش بێ بە یادگارێکی جوان بۆ شارەکە. هەشتەمین پەیکەری خۆم پێشکەشی کوردستان کردو یەکێکە لەو کارانەی کە بۆ شاعیرێکی گەورە و نیشتیمانپەروەر و پێشکەوتن خواز مفتی پێنجوێنی لە شارە جوانەکەی پێنجوێن کە جێی شانازیە بۆ من کە توانیم کارێکیشمە بێ لەم شارەیە کارەکە بەرزی 2 مەتر و 25 سانتیمە بە بنکەکەیەوە و ماتریالی هاڕای بەردی مەڕمەڕە و ماوەی 5 مانگ زیاتر کارم تیا کردووە هیوادارم بتوانین زیاتر خزمەتی کەسایەتەکان